ئەی کوردی ئازا لە گەنجی کوردیەت حاشانەکەی، خۆت خەجاڵەتبار و تاوانکاری دوو دنیا نەکەی. قەت بەلافی دوژمنانی هۆزوگەل بڕوا نەکەی، ڕاکە مەیدانی خەبات و گەلپەرستی ڕانەکەی. مردنی لاوانی ئازا تا ئەبەد جارێکە و بەس، مەرجی خوێڕی و ترسنۆکان زۆرە دایم وەک هەرس. ئەو کەسەی بۆ نیشتیمانی دەست لە جێگا بەرنەدا، شانە و سابوون و ڕۆنی سەر بە یەک خەنجەر نەدا. دوژمنی خوێنمژ لە خوێنی پیسی دوژمن وەرنەدا. ڕۆژی گیانبازی بە مەردی سەر نەسێنێ سەر نەدا. مووی ڕووی و بەژن و باڵای با جوانیش بێت چییە؟ با بە جەستە و شان و باهوو قارەمانیش بێت چییە؟ کوڕکوڕێکە بێتە فریایی دایکی نیشتیمان، ئاشنا بێ بێمەرایی گیانفیدا بێ بێوچان. وەک حەساری ئاسنین بێ بێتە ڕێگەی دوژمنان، بۆ ژیانی کوردەکانی ژێری پێی خۆدا ژیان. ئەو کوڕەی فێری قومار و بادەیە زۆر سادەیە، پەستە بۆ فەرمانی دوژمن ڕۆژ و شەو ئامادەیە. ئازیزان خۆشەویستانی کەناڵی کوردستان 24 خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی بە ئێوەی ئازیز شادەبینەوە. ئەمڕۆ لەسەر ژیان و بەرهەمەکانی شاعیرێکی کورد، شاعیرێکی شۆڕژگێڕی کورد قساکەین، ئەویش مەمەند ئاغای کوڕی ڕەسوڵ ئاغایە کە ناسراوە بە فانی. بۆ باسکردن لە بەرهەمەکان و ژیانی ئەم شاعیرە زۆر بەڕێز نووسەر و توێژەری ئەدەبی کاک موەفەق میراودەلی ئامادەی لەگەڵمانە. مامۆستاگیان بەخێر بێ سەر چاوانمان. بەخێراتی مامۆستا. زۆر سپاس. کاکە جوتیار یوسف بە ئامێری عود هاوکارمانە بێ لە بەرنامەکەیە بەخێر هاتن دەکەین. بەخێر بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. مامۆستاگیان گەر بکرێت شاعیر بە ئێمە و بە بینەرانی قەلەندەرخانە بناسێنیت. بەڵێ، مەمەنداغا ناسرا بە فانی، مەمەنداغا کوڕی ڕەسوڵ ئاغایە، ڕەسوڵ ئاغا کوڕی حەماغایە، حەماغا کوڕی ڕەسوڵ ئاغایە، ڕەسوڵ ئاغاش کوڕی حەمەداغای میراودەلیە. فانی کە ئێمە میراودەلی هەمویان عەشیرەتەکە بەسەر 11 تایفەدا دابەش بووە. فانی لە تایفەی ڕەسوڵ ئاغایە. فانی لە ساڵی 1910 لە گوندی مەرگا کە سەر بە بنگرد و ئەو کات سەر بە پشدەر بووە، ناحیە بۆ مەرگا، لەوێ لەدایک بووە. ناسراوە بە فانی. ناوەکە لەوەوە هەڵی بژاردووە کە ئەو زوڵم و ستەم و ئەو نادادی و ئەو بێدەرەتانی کە بەسەر کورت هاتووە، هەمیشە کورت چەوساوە و ژێردەستە و سەرکوت کراوە. فانی هەڵبژاردووە بە واتای داما و بە واتای فەوتا و بەو مانایە. مەمەنداغا کە باوکی بە ڕەسوڵ ئاغای قایم ناسراوە لە ساڵی 1911 لە بازیان قایم بووە لە سەردەمی عوسمانی، و دواتریش لە ساڵی 1940 ڕەسوڵ ئاغا دەبێتە متەسەڵیفی سلێمانی کە لە بەڵگەنامەکانی عوسمانیدا ئەوە هەیە و ئێستا بەردەستە. فانی دیارە ژیانێکی زۆر سەخت و دژوار، ژیانێکی زۆر کولەمەرجی، ژیانێکی زۆر چەوساوە، هەمیشە دەست و پەنجە قلیشا و هەمیشە بە حەسرەتەوە بۆ ئەوەی کە ئاخێکی پشوویەک هەڵمژەیە، هەمیشە خەریکی کاری جوتیاری و باغداری و کاری ئاژەڵداری و لە تەکەوەی کە شاعریش بووە. دیارە لە مەرگا سروشتی مەرگا ناوچەیەکی زۆر دڵگیر و ناوچەیەکی زۆر کشت و کاڵی و ناوچەیەکی زۆر ئاژەڵداریە. زیاتر ئەو کات پیشەی ئەو کاتی خەڵک زیاتر ئەوە بوو. فانی توانیەتی هەر لە تەمەنێکی بچووکەوە بە هەر شێوازێک بێت خۆی فێری وردە خوێندەواریەک و نووسینێک بکات
کە بەرەبەرە تا دەگاتە ئەوەی فانی لە تەمەنی 20 ساڵی دەست دەکات بە نووسینی شعر کە دواتر هەروەکو ئەوی کە لە بەردەستی بەڕێستاندایە 3000 دیوانەکەی چاپ کراوە دواتر دێنە سەر وردەکاری چاپکردنی و چاپەکان و ئەو قۆناغا فانی شاعیرێکی هەسناسک شاعیرێکی نیشتیمانی شاعیرێکی زۆر لە بواری جوانی و ساتیکە فەلسەفە شعری هەیە بەڵێ مامۆستا من ئەوەی کە تێبینیم کردووە مەسەن ئەم لە بنەماڵی ئاغاکان بووە ینی لە ئاغا بۆ باوکی ئەم وەزیفە گەورانی حکومی وەکو قایم قام متصرف بۆچی ئەو دوای ئەوە ئەم ژیانە کولەمەرجی و هەژاریە هاتووە بەسەر ینی هۆکارەکە چی بۆ ینی خۆی ئێمە بەگشتی میراودەلی عشیرەتەکە کە لە حەمەداغاوە ئەو ئاغایەتیمان بەسەردا بڕاوە پێشووتر کە خۆی هەموو میراودەلی لە میربوداخن میربوداخ کوڕی فەقی ئەحمەدی دارشمانەیە میربوداخ دوو کوڕی هەبووە میراودەل و لەگەڵ ڕۆستەماغا میراودەل 4 کوڕی هەبووە حەمەداغا هۆمەراغا خدراغا مەحموداغا خدراغا و مەحموداغا وەفاتیان کردووە وەچیان نییە حەمەداغا لە حەمەداغایەوە ئەم ئاغاتیەمان بۆ ماوەتەوە بە خۆی ئاغاتیەکە لە قەبە یعنی ئەوە نییە بڵێ خاوەنی زەوی و زارێکی فراوان و خاوەنی ئەوەیەکی زۆر ببین لە قەبە پەیوەندی بە بابەتی خانەدانی و بە بابەتی میوان دۆستی و بەو بابەتانەوە هەیە بۆیە فانیش کە شاعیرێک بۆ لەو سەردەم و قۆناغا یعنی ئەوە نەبوو بڵێ کوڕی پاشایەک و کوڕی گەدایەک و کوڕی سەڵتەنەتێک بوو بێ بەڵکو بگرا زۆر چەساوە زۆر ژێردەستە و زۆر هەمیشە خۆ بەڕوونی ئێمە لە شعرەکانی ئەو حاڵەتانە ئەبینین بەڵام هەروەکو کاڵێ بڵێ بنەماڵەیەک بوون کە خاوەنی شکۆی خۆیان بوون وەکو بنەماڵە بەڵێ ئەو تواناو لێ هاتووی باوکی حتا بە خۆشی پیاوێکی زۆر زۆر بەتوانە بووە کە کاتی خۆی بۆ نمونە لە 50 کە دێوە سلێمانی و دەچێت خزمەکانی خۆی ئاغاواتی پیشدەر دەیانەوێت نێڵن ببێت بە مدیر ناحیە لە مەرگا دەچێتە لای متەسەڕیف ئەو کاتی عومەر عەلی کە متەسەڕیفی سلێمانی بووە قسەی لەگەڵ دەکا کاتێک کە گفتوگۆ دەکەنەوە فەورەن فەرمان دەردەکا کە فانی ببێتە مدیر ناحیەی مەرگا ینی پیاوێکی بەتوانا بووە خۆی هەر بەگشتی زۆربیان ینی خەڵکی بەتوانا و لێ هاتوون و خەڵکی با بڵێن ڕووناکبیری زۆریان تێدایە ئەو بنەماڵەیە حتا مەمەنداغ ینی ڕەسوڵ ئاغاش کە پیاوێکی ئەوەندە بەتوانا و لێ هاتوو بووە توانیوێتی ئەو لەو سەردەمەدا دەسەڵاتی عوسمانی بیکە بە قایمی بازیان بە حکمی ئەوەی کە یاخبوونێکی زۆر لەو سنوورە هەبووە دژی هەم عوسمانی هەم دژی ناوچەکە توانیوێتی پەیوەندیشی زۆر تۆکمەی کۆمەڵاتی لەگەڵ پێکاتەوە هۆزەکانی وێ دروست بکات و جۆرێک لە ئارامی و ئاسایش لە ناوچەکە دەستەبەر بکە هەر لە پاداشتی ئەوەش کە توانیوێتی دواتر ڕەسوڵ ئاغا ببێتە متەسەڕیفی سلێمانی مامۆستاجیان اینەوە سەر بەرنامەکەمان پاش ئەوەی خەندەخان شعرێکی ترمان پێشکەشەکە بە هاوکاری کاکە جوتیار مەم ئەی زین ئەی خۆشی و ئارامی گیانم پڕشنگی ڕووی تۆ جەرگی سووتان زین ئەی مەم ئەی هیوای ڕۆژانی ژینم پێشکەش بە تۆ بێ ڕۆی نازەنینم مەم ئەی زین پێم خۆشە گەردن بەندت بم میوانی سینەی دڵپەسەندت بم زین ئەی مەم پێم خۆشە فیشەکدانت بم لە چیا بەرزەکان لەسەر شانت بم مەم ئەی زین پێم خۆشە گوێ گوارەی گوێت بم تا تێر لە ماچی گردنی بەهێت بم زین ئەی مەم پێم خۆشە کۆتری ماڵت بم لە یار دەربچم بە حەڵاڵت بم دەم خۆش خەندەخان مامۆستاجیان ئێمە وەکو ئەزانین فانی شاعیر لەناو کۆمەلگای ئاغاوات و لەناو کۆمەلگایە کە مێژویی دوور درێژیان هەیە وەکو بنەماڵی میراودەلی ژیاوە بەڵام ئێمە تەماشای شعرەکانی و سەیری ژیانی خۆی ئەەکەین هەستەکەین ئەم پیاوە هەموو ژیانی ڕەخنەگرتن بۆ لە کۆمەڵی لەو کۆمەلگای خۆی لە ئاغاکان
لە دەرەبەگەکان هەمیشەش ژیانی لە پاڵ چەساوە و جوتیار و هەژاران و کرێکاران نابردوتە سەر. ئەمە هۆی چی بووە ئەم کاریگەریە وا بەم شێوەیە بیری کردوێتەوە فانی؟ بەڵێ دیارە خۆی فانی کەساتی فانی کەسێکی ڕەخنەگەر بووە، کەسێک بوو لە هەر هەڵس و کەوتێکیا هەر بابەتێکی نالەباری بینی بێ جێگەی سەرنج بوو بێ، ینی وەکو بڵێ ئیلهامێکی بۆ هاتەوە هۆنراوی بۆ داناوە، نەک هەر لەلایەنی بۆ نمونە هەڵس و کەوتێکی نالەباری ئاغایەکی بینی بێ یا بۆ نمونە سڵادارێکی بینی بێ بگرە، ئەگەر شتێکی جوانیشی بینی بێ هۆنراوێکی جوانی بۆ نیوەتەوە، واتە هەردوو لایەنەکەی تێدایە فانی، هەم لایەنی ئەرێنی بارێنی کە وەسفی کەسێک دەکا و هەم لایەنی نەرێنی، حتا تەنانەت نەک لەوە لە سەردەمی شۆڕشیش ئەگەر سەیری هۆنراوەکانیکەی هەندێک کەس کە لێ بوون هەڵسکەوتی نالەباریان کردووە ئەو نەقدی کردووە. فانی بۆ خۆی هەمیشە کەسێکی وەرزێر بووە، جوتیار بووە، هەمیشە خەریکی مەرگە بەردی زۆرە، مەرگە تابڵی بەردی زۆرە، یەک پارچە بەردە، هەمیشە خەریکی خاوێنکردنەوەی زەویزار و لێدانی کانی و کارێز و ئاوادانکردنەوەی ناوچەکە بووە، یعنی ئەوەندە زەحمەتکێش بووە، ئەوەندە زەحمەتی دەڵێ زۆر جار هەیە بۆ خۆی جێڕاوێتەوە، زۆر جار هەیە تەنانەت لەبەر فانۆس بە قوڵنگەکەی چووە بە شەو خەریکی کارێز و کانی لێدان بۆ، ینی ئەوەندە حەزی بە ئاوادانکردنەوە و شارستانیت و حەزی بە سەوزکردنی کوردستان بووە. جا هۆکارەکەی ئەوەیە، ینی کەسێکە هەر لە بنیاد کەسێکی ڕەخنەگەر بووە، هەتا تەنانەت لە ڕەخنە لە براکەی خۆشی دەگرێت، هەتا ڕەخنە لە نزیکەکانی خۆشی دەگرێت، لە هەر شوێنێک شتێکی نالەباری بینی بێ، ینی لەگەڵ کۆمەلگا و لەگەڵ ئەو سەردەم نەگونجابێ فانی نەقدی کردووە. مامۆستاگیان دیارە بە بۆنەی ئەوەی کە بەو شێوەیە هەڵوێستی کردووە ناحەزی زۆر بووە و هەمیشە لە خەباتی کوردایەتی بووە و هەوڵی داوە بۆ با بڵێن خەباتی کوردایەتی. ئەو شتانی ئەو بربەستانی کە تووشی بۆتەوە لە ژیانە لەبەر ئەوەی بەم شێوازە هەڵوێستی کردووە و بەم شێوازە بیری کردوێتەوە، تووشی چی بۆ لە ژیانە؟ ینی چۆن باجی ئەم بیرکردنەوەی داوای فانی لە 20 ساڵی تەمەنی هۆنراوەی نووسیوە و نووسیویەتی، دواتر بەرەبەرە ئەگەر سیرکە ئینفانی لە هۆنراوەی بۆ شێ مەحموود هەیە کاتێکەوە زیندانی دەکرێت، هۆنراوەی بۆ پێشەوا هەیە قازی محەممەد، هۆنراوەی بۆ بارزانی هەیە. فانی لە ساڵی 57 کاتێک کە دەیەوێت هەندێک لە بربەستەکانی تەبیعی هەر لە ژیانی منداڵیەوە بربەستی زۆر زۆری لەبەردەم بۆ لەبەرەوەی دایکی خۆی نەبووە، دایکی وفاتی کردووە بەڕاستی، یعنیەوەی کە ئەمە لە کوردەواری پێڵەن باوەشن، یعنی بەڕاستی ژیانێکی زۆر سەخت و دژوار بێ سەرپەرشت، حتا باز دەکات لە دیوانەکەی باسی براکەشی دەکات کە زوڵمی لێ کردووە، زۆر زوڵمی لێ کردووە، یعنی زوڵمستەمێکی زۆری لێ کردووە. بەرەبەرە تا فانی دەگاتە ئەوەی کە لە 57 طبعی لە 57 کە دەیانەوە بیکەن بە مدیرناحیە لە مەرگا خزمەکانی خۆی هەوڵ دەدەن کە طبعی لە ناو عەشایرەوە هەیە، ئەمیشە بۆ نمونە دەستەیەک دەیەوێ ئەوەی خۆی کە کار بەدەست بێ و پلەپایی هەبێ، دانەوێت لە ڕێگەی عومەر عەلیەوە کە نێڵن ببێتە مدیرناحیە، دواتر کە خۆی سەردانی دەکا ماوەی 6 مانگ دەبێت، دواتر لای دەدەن. اینجا بەدەر لەوە فانی متصرفی سلێمانی بۆ کاتی لە 57 بۆتە مدیرناحی مەرگا فانی، و ئەگەر بین پێشووتر وەرگین سیرکەین لە 54 کە مەکتەبی کردوێتەوە، طبعی مەرگە مەکتەب کە کراوەتەوە لە سەردەستی فانی کراوەتەوە، کڕ و کەس لەو سەردەمە چوونە مەکتەب، دواتر بەڕاستی بەدەستی ناحەزوەوەی کە پێیان خۆش نەبووە فانی ئەو دەور و ڕۆڵی بینیەوە مەکتەبەکە سووتێنراوە. پێشووتر ئەگەر سیرکەین لە 41 فانی بەشداری کۆمیتەی بۆ نمونە کۆمیتەی کردووە لە پشدەرکە وەکو با بڵێین هەیکەلەیەکی کۆمەڵایەتی بووە ڕێکخراوی لەو سەردەما، ینی بەڵێ سەیرم لێ لەو سەردەما کەسێک بی لە دروستکردنی ڕێکخراوی، بەڵێ باپیراغای نورەدین کە سەرۆکی کۆمیتە بووە، تەبیعی باپیراغا پیاوێکی زۆر ناودار و گەورە بووە، لە زۆرێک لە سەرچاوە مێژوویەکان باس دەکرێت، باس کراوە. لەوێش دواتر کە دەچێتە ناو کۆمیتە و دەبێتە ئەندامی ئەو کۆمیتەیە، دواتر کە گرفتی بۆ دروست دەبێ و بەردەوام فانی نەکرد لەو سەردەم لە سەردەمی با بڵێین لە 58 کە لە سەوری عەبدولکەریم قاسم لێوی شەر کێشەی بە دروست دەبێ بەهۆی شیعرەکانی بانێجیان. ئەگەر باسی هۆنراوەکانی کەین یا سەیری هۆنراوەکانی کەین ئەوە بە تەواتی بەدی دەکرێت کە هۆنراوەی نووسیوە بۆ شێ مەحموود طبعی زۆر هێرشی کردوتە سەر
ئینگلیز و دەسەڵاتی ئەو کات کە هۆنراوی نووسیەوە بۆ پێشەوە وەسف و ستایشی پێشەوای کردو زۆر هێرشی کردوتە سەر ئێرانی ئەو سەردەم کە شعری نووسیەوە بۆ بارزانی بە هەمان شێوە کەواتە کە سیر دەکەین کوردایەتی نیشتیمان پەروەری فانی وای کردووە بۆ نمونە ئازار بدرێ بۆ نمونە فشاری لێ بکرێت فانی کە لەسەر دابوونەریتی کۆمەڵایەتی و هەندێک هەڵسوگەوتی نالەبار دەنووسرێ ئازار دەدرێت فانی کە ڕۆڵی هەیە لە کردنەوەی مەکتەب و ڕۆڵی هەیە لەوەی کە بێتە مدیر ناحیا فشاری دەخرێتە سەر یعنی لە هەموو لایەنەکانەوە فانی توانیوێتی ببێتە ئەو ژمارە و ئەو ڕەمزەی کە جێگەی سەرنج و جێگەی ئەوەی بێ کە تیری ئاراستە بکرێ کەواتە دەبینین هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی حکومی هەم لە ڕووی ئیداری لە هەموو ڕووەکانەوە فانی بەڕاستی بۆتە جێگەی سەرنج کە سەری ناوەڕۆکی شعرەکانیشی کەین هەموو ئەوانەی کە باسمان کرد لایانی نیشتیمانیە لایانی سیاسیە لایانی ئەدەبیە لایانی فکر و فەلسەفە و جوانناسیە بەڕاستی لە شعرەکانیدا بەدی دەکەین مامۆستایان لەسەر تیشکی قسەکانی بەڕێزت کاتیەوە هاتووە شارێکی ترکین بە میوان کاک حەمید و کاک جوتیار دڵم وەک بلبولی سەرچڵ لە ژووری سینە شەیدایە دیاری داوە پێکراوی خەدەنگی چاوی لەیلایە دەڵێن هەرجێکەنەی لێبێ کوڕ و کچ دەبنە گوێ دێری دڵم وەک نەیدە ناڵێنێ کەچی ساعی ونە و نایە کە چاوی بڕیە چاوانم دڵی غەمباری پێکانم خدا وەی لەو کچەی خانم چ سەیادێکی وریایە لە مەولا گەنجی شادی من هەموو هەر گەنجی دیدارە بەجوز معشوقە هیچی دی بەکاری عاشقان نایە قەرار و سەبر و هۆشی من بە ناز و عیشوە دزراوە لە مەولا پەندی زانایان هەموو بێجایە وەک بایە نەخۆشی دەردی دووریتم وەرە ڕەحمێ بە حاڵم کە بەغەیرە زماچی لێوی تۆ شفا بۆ دەردی من نایە دڵی فانی مەڕەنجێنە بە دەوری شەمعی ڕووی تۆدا وەکو بولبول غەزەڵ خوێنە وەکو پەروانە ئازایە دەم خۆش کاک حەمیدیان دەست و پەنجە خۆش بێ کاک جوتیاریان مامۆستایان پەیوەندی فانی شاعر لەگەڵ شاعرانی هاوچەرکی خۆیدا چۆن بووە و ڕۆڵی فانی لە ڕۆژنامەگەری کوردیدا چۆن بووە بەڵێ دیارە بەنسبەت پەیوەندی لەگەڵ زۆرێک لە شاعرانی ئەو سەردەمە هەبووە بۆ نمونە شاعرانی ناوچەی خۆمان لەگەڵ فیدا پەیوەندی کردنتۆڵی هەبووە لەگەڵ لافاوی شاعر پەیوەندی کردنتۆڵی هەبووە لەگەڵ شاعرانی باوڵین سلێمانی ناو شاری سلێمانی و دەوروبەری لەگەڵ پیرەمێر بە تایبەتی زۆر خۆشەویستۆ و زۆر ڕێزی لێگرتو لە ڕۆژنامەکەش بابەتی بڵاو کردوێتەوە و لەگەڵ هەردی شاعیر و لەگەڵ زۆربەی شاعرانی ئەو سەردەما پەیوەندیی پتەوی هەبوو و زۆرێک لەوانەی لەگەڵ بێکەس زۆرێک لەوانەی کە دواتر کە پێش ئەو کۆچی دواییان کردووە ئەو شعری بۆ نووسیون لە دیوانەکەشدا تێدا تێر بەشێکی تەرخانکراوە بۆ شعرانەی کە بۆ کۆچی دوایە و شاعرانەی نووسیوە بەنسبەت ڕۆژنامەگەری کوردی دیارە فانی ئەوەی تا ئێستا بۆ ئێمە ساغ بۆتەوەی کە من بە دوایدا چووم لە ڕۆژنامە و گۆڤارەکان بابەتی بڵاو بۆتەوە لە ڕۆژنامەکەی ژینی پیرەمێردا و لە ڕۆژنامەی گۆڤاری نیشتیمانی مەهاباد لەوێش بابەتی هەیە لە گۆڤاری گەلاوێش بابەتی هەیە و هەروەها لە گۆڤاری هەتاو بابەتی هەیە و زۆرێک لە ڕۆژنامە و گۆڤارەکانی ئەو سەردەمەوەی کە لە کوردستان هەبوون بابەتی هەیە جگە لەوەی کە دیدارێکی زۆر مێژووی و گرنگ لەلایەن دکتۆر حەمید عەزیزەوە لەگەڵی کراوە لە ڕۆژنامەی هاوکاری کە زۆر زانیاری زۆر گرنگ و بەڕاستی قسەی زۆر سەرنجڕاکێش لەوێدا دەکا بەدەر لەوەش خەڵک زۆر لەسەر فانی نووسیوە چێ وەکوانەی کە خوێندکارانی بەکارلێرۆس یاخود با بڵێن نووسەر و شاعرانی کورد کە لە پێشەنگی ئەوانەش لە مێژووی ئەدەبی کوردی دکتۆر معروف خەزنەدار توێژینەوەی معروف خەزنەدار لە مێژووی ئەدەبی کوردیشە بڵێ لەبارە بەشێکی تایبەتی بە کاتە دەتوانین بڵێن
فانی هەم لە ڕۆژنامەگەری کوردیدا بابەتی هەیە و دەوری هەیە و ناوی هەیە و هەم لە پەیوەندی لەگەڵ شاعیرانی کووردە پەیوەندیەکی پتێوی لەگەڵ زۆرێک لە شاعیرانی هاوسەردەم هەیە. بەڵێ مامەسا شعرێکی ئەڵێ دەڵێم بیڵێم و ناوێرم کە ئەمە زۆر لە تەمەنێکی گەنجەشی گەنجیان نووسیوێتی ساڵی 1930ەکە کەمە مەلحەمەیەکی شعری دانرێ و شعر قەسیدەی زۆر دوور و درێژیشە هەتا من ئەوەی سەرنجم لەسەر کێشی ڕەجز نووسیوێتی ینی وەکو بیت وەکو بیت نووسیوێتی ئەم دەڵێن بیڵێم و ناوێرم باسی چییە کات ئەم ئەو شعرە زۆر بابەتی تێدا زیاتر هەز دەکەم بابەتێکی سیاسی نیشتیمانیە کە مامۆستای شاعریش وەڵامی داوەتەوە لە وەڵامی ئەوە ئەو شعری کە مامۆستای من هەیەی بۆ ئەوە لە سەردەمی کۆماری مەهاباد ئەو هۆنراوەیەی کە ناردووە بۆ کۆمار بۆ ئەوانی ناردووە و لەوێدا بڵاو کراوەتەوە لە دیوانەکەش دامان ناوە هەم پێنەکەمان داناوە هەم ئەستەکەمان داناوە هەم بە شێوازی سەردەم تایب کراوەتەوە. ماوسەگیان پێمان خۆشە زانیاریمان پێ بدەی لەسەر چاپکردنی دیوانی فانی. بەڵێ دیوانی فانی شعرەکانی زۆربەی سیاسی و نیشتیمانین. طبعی لەو سەردەم و قۆناغەدا کە ویستوێتی چاپ بکرێت لە هەفتاکان ڕێگەیان نەداوە. دوای زەحمەتێکی زۆر لە ساڵی 76 لە چاپخانەی کامەران لە سلێمانی چاپخانەی یا کامەران یا ڕاپەڕین لە سلێمانی چاپ کراوە و زۆرینی شعرەکانی ڕێگان نەداوە چاپ بکرێ. لە ساڵی 2008 دەستگای سەردەم چاپی کرد. چەند شعر بوون وەڵاهی زۆرن ینی بە دیاریکاری ناتوانم بڵێم یەکە دێ بیستە بەڵام زۆرە کتێبە ینی هەر کتێبە و ئەم جارەیان ئەم دیوانەی کە زۆرترین شعر و زۆرترین بابەت لەبارەی فانیەوە کە زیاتر لە 1000 لاپەڕەیە کە ئەمە تازە چاپ کراوە 2 ساڵە چاپ کراوە واتە کەواتە دەتوانیت بڵێن 4 جۆر چاپکردن هەیە بۆ دیوانەکەی فانی و بۆ شیعرەکانی تا ئێستا کەوایان لە هەمویان کاملترە. بەڵێ مامۆستا فانی دیدارێکی لەگەڵ کراوە ساڵی 1970 لە ڕۆژنامەی هاوکاریە لە کۆتاییە پرسیارێکی لێ ئەکرێ ئەڵێ ئاواتت چییە؟ ئەویش وەکو وەسیەتێک ئاواتەکەی خۆی ئەڵێ ئایا ئەو وەسیەت و ئاواتە چێکە ئەو وتوێتی طبعی بۆ ئەو کات ئەو قسەی کە فانی کردوێتی دەڵێ ڕزگاربوونی کورد یەکگرتنی هەر 4 پارچەی کوردستان چاپبوونی دیوانەکەم بەداخەوە فانی دیوانەکەی نەدی کە لە سەردەمی خۆیدا نا ڕزگاری دی نا یەکگرتنی هەر 4 پارچەی بینی نە دیوانەکەی بینی هیچ شتێک لە شتەکانی نەبینی بەڵام ئەوە دەبینین کە ئێستا ئەو کوردستان ئازادە و دەبینین دیوانەکەشی لە زیاد جارێک چەند جار چاپ کراوە کە دوای خۆی هاتۆتە دی. بینەرانی خۆشەویستی قەلەندەرخانە لە کۆتایی ئەڵقەیەم جارەمانە زۆر سوپاسی برای نووسەر و توێژەر مامۆستا موفەق میراودەلیەکەین بۆ ئەو هەموو زانیاری و توێژینەوەی دەربارەی ژیانی فانی و دەربارەی شیعرەکانی و دەربارەی دیوانەکەی کە بەخشی بە ئێمە بێگومان شاعیرێکی وەکو فانی زۆر زیاتر هەڵەگرێت کە قسەی لەسەر بکەین بەڵام مەودای بەرنامەکەی ئێمە هەر هێندەی تێدایە تاکو ئەڵقەیەکی تری بەرنامەی قەلەندەرخانە هەر لە خۆشی و شادیدا بن و بەرنامەکەمان کۆتایی پێهێنین بە خوێندنەوەی شعرێکی فانی لەلایەن خەندەخانەوە بە هاوکاری کاکە جوتیار. ئەی نەسیمی بەربەیانی کوا هەواری دولبەرم بۆنی بەرموری بهێنە تا غوڵامت کەم سەرم سەروەت و سامانی دنیا بۆ تەماکاران و من لێوی شیرین و ڕەوانی یارە لال و گەوهرم سەروی باڵای دولبەری من سێ و لیمۆ بەریەتی بۆ یەکەمتر تالیبی دیداری سەروی بێبەرم سەیری گوڵدەستەی جەمالی تۆیە سەیرانگاهی من بۆنی زولفی مشکباری تۆیە عود و عنبەرم تا بە دەردی هیجری لەیلا مبتەلا بوو گیان و دڵ خوێنی دڵدەڕژێ لە جۆگەی دیدا بۆ سەر دەفتەرم شەو هەموو شەو تا بەیانی دێتە جێگەی خەو خەیاڵ
ڕۆژی ڕووناکیش هەتا شەو ناڵەیە و بەس ڕابەرم کەی دەبێ وە گیانی شیرین گیانە بێتە باوەشم بێتەوا جۆن بۆش لە شادی خوێنی وشکی پەیکەرم